قال تعالى لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين اقتلوا يوسف بكجن أو اطرحوه أرضا يخلو لكم وجه أبيكم يا فري بدنا شوينك يدور بۆەوەی دەمچاوی باوکتان بێ بۆ لای ئێوەشەوە ئێوەشی خۆشگەرەک بێت اقتلوا يوسف جەریمەی قەتل شەیطان وای لێیان کرد شەیطان وای بۆیان ڕازانەوە کە بە کوشتنی یوسف نەجاتانە بێتر ئێوە کوشتن حەمدی خوا بکەن مسلمانان حەمدی خوا بکەن کەسێکە دەستی نەچووەتە خوێنی کەسێکە ئەو کەسانە حەمدی خوا بکەن کە زبانی نەچووە بە خوێنی کەسێکە کە چاوی نەچووە بە خوێنی کەسێکە کە ئیشارەتی نەداوە بە خوێنی کەسێکە حەمدی خوا بکەن سوژدەی شوکری گەرەکە بەڵام ئەوانەیشی کە ئەو تاوانەیان کردووە هاوار و واوەیلێ و ناڵە بۆ خۆیان زەلیلی لە دنیا و قیامەت بۆ ئەو کەسەی کەوا دەستی دەچێتە خوێن مسلمانێک بە ناحەق بیکوژێت قال تعالى ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما والعياذ بالله لناو تاوان قوركان لدواء الشرك هيت تاوانك وكو تاواني قتل نهاتوا ألم آية دا كسي مسلماني بكوشي بنا حق قسەیەکی ڕاستان بۆ باسکەم پیاوێکە بوو ئەختیار بوو قسەی بۆمانەکەن ڕۆژێکیان لەسەر ئیش وتی من شورتە بوومە وەختی خۆی زوو ڕیشی سپی بوو شورتە بوومە لە وەخت خۆیدا زوو ئەلێ ڕۆژێکیان چوومانە دێکەمان تەوە کرد و ئەو کاتە مەفرەزەهینی ئەو کاتە هەروە کابرایەکیان کرد و تۆهمەیەکیان بۆی کرد و بردیانە مەحکەمە لە مەحکەمەش حکمیان داوە سەراو بە کوشتن و وتی ئێمەیان نار بچن چاڵی بۆ بکەن و ڕەمی بکەن و بیکەن ناو چاڵەکە وتی من خۆم قەبرەکەم هەڵەکەم ئەرێ کاتێت زۆر تەعجوبمان بۆچی ئەم پیاوە قەت 2 سەعاتی نەبرد هەموو مەحکەمە وشتی ئەرێ لەو کاتەیە بوون کە چاویانە بەسەوە ڕەمی بکەن چوومە دیاری وتم ئەرێ مامە بۆ خاتری خوا تۆ چیت کردو وەڵی معین ئەوەی من لێ تێبگەم هیچت نەکردو وتی مەکە لاقەم ڕۆڵە مەکە لاقەم وتی بۆ بەس پێم بڵێ وتی داواکەم لە خوای گەورە ئەمە ببێتە کەفارەی گوناهم ڕۆژێکیان باوکم بڕنەوێکی بۆم کڕی بوو تازە فشکێکم لێ خوڕی ئەموت بینەمە چیەوە تاقی بکەمەوە شوانێکم بینی وتم بزان زەلامە کوژێ وتی لە خۆڕای نان پێوە کوشت داواکەم لە خوای گەورە ئەمە کەفارەتەکەی بوو ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم وتي والله قولاي ما عاد قبرك الكلام جا قبرك نقول كل كشت ما نسمعنا ما هل يعني تهميك بكره جيبجي لدواي كان صاب ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما والعياذ بالله وبيغمبر فرمي صلى الله عليه وسلم لزوال الدنيا أهون على الله هم دنيا لنا وبشيء زور آسانتر للاي خواهي قولوا مهربان من قتل رجل مسلم هم الدنيا تيك بدرية لاو يكا ونمينه لمشرق وبو مغرب كشتني مسلمان يقرانتر للاي خواه كشتني مسلمان فرمي پیغمبر صلى الله عليه وسلم لو أن أهل السماء وأهل الأرض اشتركوا في دم مؤمن لأكبهم الله في النار أجر أهل آسمان وأهل الزوي هميان اشتراك بكن وقسيان بكن يك بو إيمان دارك بكوشن خواي پروردگار هر هميان كاتت جهنم وبدم شاو حمدي خواي گرك دست نسو بخوني